بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای پەیامنێرمان وشیار محەممەد لە شارە زۆرۆ بزانین دوایین زانیاریەکانی ئەو قەزایە چین پێکەوە دەچین لای وشی ئەسڵای خوارد لێبێت زانیە دوایین زانیاریەکانی قەزای شارە زۆر و دەوروبەری چین. لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامۆک و بەشێکی زۆری شار و شارشەکانی دیکە هەرێمی کوردستان شارە زوورەکانیش ئەمڕۆ دەیانەوێت هاودەنگ بن لەگەڵ ئەو ناڕەزایەتیانەی کە لەسەر دۆخی ناهەمواری ئێستای هەرێمی کوردستان و ناوچەکە هەیە و بەتایبەت دۆخی کاسبکاران و فەرمانبەران ئەمەش دوای ئەوە دێکە لە ماوەی ڕابردوودا خۆپیشاندانێکی بەفراون لە بەشێکی زۆری شار و شارشەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت سنووری پارێزگای سلێمانی بەڕێوە چوو من ئێستا بەڕێوەبەری بەشی ئەنجومەنی ناڕزایی فەرمانبەران مامۆستایانم لەگەڵای کاکەمال ئەگەر بفەرمونون دەمەوێت بزانم ئەمڕۆ ئێوە بڕیارە وەتەمان چی بکەن ببارکنێ بێنە ئێرە و ئەتانەوێت چ پەیامێ بگەن لە ڕێگەم خۆپیشاندان و گربوونەوە. ئێمە ئەمڕۆ بڕیارمەداوام لەم سنوورام گردبوونەوە بکەین کە دژی ئەو نەعادەڵەتی و ئەو بڕیارە سەقەتانەی کەوا بەسەر میلەتە سەفێنرێت. ئێمە بەڕاستی ئەمانەوێت ئەو پەیامە بگەێنین کە هەر بڕیارێک لە قازانجی میلەت نەبێ ناتوان دەسەڵاتداران بیسەفێن بەسەر میلەتە. ئێمە بەڕاستی خاک و ئاوی خۆمانوان خۆشەوێ و باوەڕیشمان بەوە هەیە کە ئەو نەخۆشیە هەیە بەڵام نەکرێ بە بارێکی نەکرێ بە هینێکی سیاسی با بڵێن چۆنڵی ئیستیقلال کراوە ئەمە بۆ بەڵێ ئەتانەوێت چی بکەن ئەمڕۆ ئەو ڕێسمەکە ئێوە داتان ناوتانێت چۆن گرتبوونەوە ناڕزایەکە ئەنجام بدەن کە ئێستا سەرلەبەرێتی و بڕیارە بەرفراوانتریش بکرێت و سەعات 11 ئەوزان ڕێپێوانەکەش ئەنجام بدەن بەڵام بەشەی گشتێتانەوێت چۆن پەیامە ناڕزایەکەتان بگەین ئەمڕۆ چالێک. ئێمە ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ لە هەموو دەنگ و ڕەنگەکانە هی ئەم سنوورە و هەمومان ئێمانەوێت بە شێوەیەکی مەدەنی بە شێوەیەکی شارستانی پەیامەکەمان بگەێنین بەدەسەڵات دوور لە توندوتیژی دوور لە شکاندنی شکۆی هیچ کەسێک دوور لە دژایەتی هیچ لایەن و هیچینێک تەنها دەسەڵات ئێمە ئەمانەوێ ئەو دەسەڵاتە تا ئێستا ئیدارەیەکی سەقەت ئیدارەیەکی فاشل کە ئەمانەوێت کار لەسەرەوە بکەنکەوە ئەو ئیدارەیەکی ڕێک و پێک بێ ئیدارەیەک بێت کە هەموو کەس دەی سوودمەند بێ ئیدارەیەک بێ بەڕاستی دان بە هەڵەکانی خۆیان بنێ ئیدارێک بێدان بە ئەو شکستا ئیدارێکی شکست پاردووە ئەبێ زۆر ئازایانە اعتراف بەو شکسە بکەن. یاریمی کوردستان وتەبێژی حکومەتی کوردستان دوێنێ قسەی کرد و باس لەوە نەکرد کە تەنانە نەخشە ڕێگا و خشتەی موچەشی دیاری نەکرد. ئێوە چیتانەیە بۆ ئەو دواخستنی دووبارە موچەیە کە تا ئێستا عقارێکی دیان بەڕاستی ئەبێ وەڵامە بە خەڵکی بدەن ئەبێ وەڵامە بە خەڵکی بدەن چکە هیچ لێدوانێکی نەدات سەبارەت موچە هیچ ڕوونکردنەوەیکی نەدات سەبارەت بە موچە. دیارە لە هەموو دەسڵاتێکە لە هەموو سیستەمێکە حەق و ماف هەیە ئەرک و ماف هەیە ئەرکەکە لەسەر ئێمە مافەکە لای حکومەتە بەڵام ئایا لە کاتێکە کە مافەکە نەگا ئایا ئەرک چۆن بگات دیارە ئەوە خۆسەپانە باشە دەست خۆش بێ کاکەمالگیان ئێمە ئەوەی کە باس ئەوەی کە کاکەمال باسکردن بوو لە دۆخی ئێستای ناڕزایی فەرمانبەران لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە دەڤەری شارە زوور و ئەم گربوونەوەش دوای ئەوە دێکە ئەنجومەنێکی ناڕزایی مامۆستایان و فەرمانبەران لە شارە زوور پێکێنراوە بڕیارە شان بەشانی شار و شارشکانی دیکەی کوردستان لە ئەگەری هەر ناڕزایەت بوونێکان لە دۆخی ناهەمواری ناوچەکە و دارایی هەرێمی کوردستان ئەوە گربوونەوە هەڵوێستی فەرمی خۆیان بێ و پێتا خۆپیشاندەران ڕوو لە زیادە دەکەن و بڕیارە بەڕێ پێوانێک بچنە بەردەم ناحیوار ماوە سەر ڕێگای سلێمانی دەربەنی زۆر سپاس بۆ پەیامنێرمان وشیار محەممەد لە شارە زوور لەگەڵمانە سپاس بۆ زانیاریەکان.